سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. گوشاری ئیتڵاعاتی سنە بۆ وەرگرتنی ئاعترافی ئیجباری لە شەریفە ڕەسووڵی، دەست بەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان و تاران، بڕیاری حکوومەتی ئێران بۆ جێگیرکردنی یەگانی موشەکی و پەهبادی لە سنوورەکان، هێرشی بەرینی تورکیا بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان، کۆبوونەوەی خانوشینکراوانی فولاد لە ئیسفەهان، بێبەشکردنی سێنزە بەندکراوی ژنی زیندانی ئەڤین لە مافە سەرەتاییەکانیان، گیانەدەستان و برینداربوونی نۆ کرێکار لە شەنشاری ئێران و خۆپیشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل، ئەمریکا و فەڕەنسا. درێژە هەواڵەکان. گوشاری ئیتڵاعاتی سنە بۆ وەرگرتنی ئاعترافی ئیجباری لە شەریفە ڕەسووڵی. بەپێ راپۆرتی شۆڕای هەواهەنگی بۆ پێکهێنانی ڕێکخراوەی سربەخۆی کرێکاری، شەریفە ڕەسووڵی چالاکی کرێکاری بەندکراو لە زیندانی سنە لەلای نێزارە ئیتڵاعاتی سنەوە خراوەتە ژێر گوشار بۆ ئەوەی ئاعترافی ئیجباری لێوەربگرن. بەپێ ئەو راپۆرتە هێزەکانی ئیدارە ئیتڵاعاتی سنە ئەو چالاکە کرێکاریان داوەتە بەرلێدان و بە سەختی ئەشکەنجە و ئازاریان داوە. شەریفە ڕەسووڵی ڕۆژی پێنجشەممە 21 بەفرانبەر لە زیندانی سنەوە بۆ گرتوخانەی ئیتڵاعات گوازراوەتەوە و کاتێک گەڕێنراوەتەوە بۆ بەندی ژنان ئاستەواری ئەشکەنجە بە جەستەیەوە دیار بووە. ئەو چالاکە کرێکاریە ڕۆژی چواردێ سەرماوەزی 1402 لە کاتی ڕۆیشتن بۆ سەرکار لەلایەن هێزەکانی حکوومەتەوە لە شاری ڕاش دەست بەسەر و دواتر بۆ زیندانی سنە گوازرایەوە. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا تەنیا دوو جار لەگەڵ بنەماڵەکەی پەیوەندی کورتی تەلەفۆنی هەبووە و لا دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکۆتن لەگەڵ کەسوکاری بێبەشکراوە. دەستبەسەرکردنی دوو هاوڵاتی لە بۆکان و تاران. ڕۆژی شەممە 23 بەفرانبەر دوو هاوڵاتی بەناوەکانی ناسر محەممەدی خەڵکی بۆکان و فەرزین ڕەزایی خەڵکی تاران بە شێوەیەکی وەحشیانە لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەرکران. بە پێزانیاریەکان هێزەکانی ئیدارە ئیتڵاعاتی بۆکان ناسر محەممەدیان بانکێش کردووە و کاتێک ئەو هاوڵاتیە سەرزانی ئەو ناوەنجە ئەمنیەتیە کردووە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گوازراوەتەوە. هێشتا هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی ناسر ڕوون نییە و بەدوەداشوونی بنەماڵەکەی بێیاکان بووە. لە لایەکی دیکەوە بەندکراوێکی سیاسی پێشوو بە ناوی فەرزین ڕەزایی کە بە تازەی لە زیندان ئازاد کراوە لە هێرشی هێزەکانی حکوومەتدا بریندار کراوە. ئەو هاوڵاتیە پاش بریندار بوون ڕەوانەی نەخۆشخانە کراوە، بەڵام وورزەکاری ڕووداوەکە هێشتا ڕوون نەکراوەتەوە. گواستنەوەی دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار بۆ زیندانی نەغەزا. بەپێ راپۆرتی نەوەندەکانی مافی مرۆڤ بە ڕۆژی شەممە 23 بەفرانبەر دوو هاوڵاتی خەڵکی پیرانشار بەناوەکانی ئومێد ئەحمەد دەڕەش و باپیر بەرز پاش بانکران بۆ جادگا بەمبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکران دەست بەسەر و ڕەوانەی زیندانی نەغەزەکراون. ئومێد ئەحمەد ڕەش پێشتر بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حزبێنەرەکانی ڕژیم لەلایەن لەقی دووی دادگای انقلابی پیرانشار بە 5 ساڵ زیندان محکوم کرابوو کە ئەو حکومە لە دادگای پێداچوونەوە بۆ 1 ساڵ کەمکرایەوە. هەروەها باپیر بەرزە پێشتر بە هەمان تۆمەت دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 4 ساڵ و 6 مانگ زیندان محکوم کرابوو. ڕۆژی شەممە ئەو دوو چالاکە سیاسیە بەمبەستی تێپەڕکردنی سزاکەیان دەست بەسەر و ڕەوانەی زیندانی نەغەزەکراون. بڕیاری حکوومەتی ئێران بۆ جێگیرکردنی یەگانی موشەکی و پەهبادی لە سنوورەکان. لەگەڵ چوونەسەرەوەی ئاستی گرژی و ئاڵۆزیەکانی ناوچەکە و هێرشی هاوپەیمانانی نێوزۆڵەتی بۆ سەرحوسیەکان، حکوومەتی کۆماری ئیسلامی بڕیاری جێگیرکردنی یەگانی موشەکی و پەهبادی لە سنوورەکانی وڵاتی جەرکردووە. کەیومەرس حەیدەری فەرماندەی هێزی زەمینی ئەرتەشی کۆماری ئیسلامی ڕۆژی ڕابردوو ڕایگەیاند بەهۆی هەستیاربوونی دۆخی ناوچەکە 11 تیپی هێرشبەر لە سنوورەکان جێگیرکراون. لە سیستمی نوێزە 5 یەگانی پەهبادی و 5 یەگانی موشەکی بوونیان هەیە و سیستمی بەرگریش بەهێز کراوە.
هێرشی بەڕێنی تورکیا بۆ سەر باشوور و ڕۆژاوای کوردستان. ڕۆژی شەممە 23 بەفرامبار ئارچەشی تورکیا لە وەڵامی کوژرانی 9 سەربازی لەلایەن گریلەکانی پەکەکەوە 59 ئامانجی لە باشوور و ڕۆژاوای کوردستان کردە ئامانج. لە ڕاگەیاندنی وەزارەتی بەرگری تورکیادا هاتووە 59 ئامانج لە باشوور و ڕۆژاوای کوردستان بردومان کراوە و دەیان گریلای پەکەکە کوژراون. هەرچەند مێدیاکانی پەکەکە هێرشەکانیان پێشڕاست کردووە، بەڵام ئاماژەیان بە زیانەکانی نەکردووە. لە لایەکی دیکەوە ناوچە نەوتیەکانی تەربەسبی، عەوجە و تەلخاتون و بەنجاوی باشوورد لە ڕۆژاوای کوردستان کراونەتە ئامانج و بەرقی هەزاران کەس لە عین عەیسا و ناوچەکانی دیکە قەتعکراوە. جێگە ئاماژەیە کە پاش کوژرانی سەربازانی تورک لە چیاکانی کوردستان، هێزەکانی پۆلیسی تورکیا 113 کەسیان لە باکووری کوردستان بە تۆمەتی پەیوەندی لەگەڵ پەکەکە دەست بەسەر کردووە. کۆبوونەوەی خانشینکراوانی فولاد لە ئیسفەهان. بەیانی یەکشەممە 24 بەفرامباری 1402 خانشینکراوانی فولاد لە شاری ئیسفەهان دژ بە دۆخی خراپی معیشەتی کۆبوونەوە. خانشینکراوانی فولاد خوازیاری چوونە سەرەوەی ئاستی هەغدەست و مەزایە، گەڕانەوەی سەربەخۆی بۆ سندوقی خانەنشینی کرێکارانی سەنعەتی فولاد، هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی و چاکسازی لە بواری ژیان و معیشەتیان بوون. ناڕەزایەتی خاوەن تەنکەرەکانی ئاوڕستان لە بەلوچستان. تەنکەرەکانی ئاوڕستانی بەلوچستان کە سەر بە کەرتی تایبەتن ماوەی 8 مانگ هەغدەستیان وەرنەگرتووە و ڕۆژی شەممە 23 بەفرامبار لە کۆبوونەوەیەکی ناڕەزایەتیدا خوازیاری پێزانی داخوازیەکانیان بوون. بە وتەی نوێنەری شارستانی قەسرقەند لە مەجلسی ڕژیم، گوندەکانی بەلوچستان بەهۆی وشکە ساڵیەوە بە تانکر ئاویان بۆ دابین دەکرێت و ئەگەر دەوڵەت چارەسەرێک بۆ وەرزی گەرما نەدۆزێتەوە، ژیانی هەزاران کەس دەکەوێتە مەترسیەوە. ئەو بەرپرسەی ڕژیم هەروەها وتی خاوەن ئەو تانکرانەی ئاویان بۆ گوندنشینان دابین کردووە ماوەی 8 مانگە هیچ هەغدەستێکیان وەرنەگرتووە و لە دۆخێکی خراپدا ژیان بەسەرەبەن. ئەگەر داخوازیەکانیان جێبەجێ نەکرێت، ئەوە ماندەگرن و دەیان گوند بێ ئاو دەمێنن. لە سێدارەزانی بەندکراوێک لە زیندانی خۆڕەماوە. بەیانی شەممە 23 بەفرامبار حکمی عەجزامی بەندکراوێکی خەڵکی لۆڕستان بە ناوی ڕەزا حەیدەری لە زیندانی پارسیلۆنی خۆڕەماوە جێبەجێکرا. بە پێزانیاریەکان ڕەزا حەیدەری پێشتر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و دواتر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە ئەعزام مەحکوم کرابوو. بە پێیاماری ناوەندەکانی مافی مرۆڤ لە ساڵی ڕابردووی زاینیدا بەلانی کەم 750 کەس لە زیندانەکانی ئێران بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر ئەعدام کراون. بێبەشکردنی 13 بەندکراوی ژنی زیندانی ئێڤین لە مافە سەرەتاییەکانیان. 13 بەندکراوی ژنی ڕاگیلاو لە زیندانی ئێڤین ماوەی 2 هەفتەیە لە مافی پەیوەندی تەلەفۆنی و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکانیان بێبەشکراون و نەرگێز مەنسووری کە پێشتر مانی لە خواردنی خۆراک و دەرمان گرتبوو، لە ڕۆژی شەمەوە مانگرتنی تەڕێشی دەست پێ کردووە و گیانی لە مەترسیدایە. بە پێ راپۆرتی ناوەندەکانی مافی مرۆڤ، ناسناوی ئەو بەندکراوانە لە مافە سەرەتاییەکانیان بێبەشکراون بریتیە لە گۆڵڕۆخ ئیرایی، ئانیشا ئەسەدوڵاهی، نەرگس محەممەدی، سەرڤناز ئەحمەدی، فروغ تەقیپور، مەرزیە فارسی، مەحبوبە ڕەزایی، سپیجە قۆڵیان، ئەرغەوان فەلاحی، شیوا ئیسماعیلی، پەروین میرسان و نەسیم سۆڵتانبەیگی. ئەو بەندکراوانە پاش ناڕزایەتی دەربڕین لە کاتی سەردانی بەرپرسانی قەزایی بۆ زیندانی ئێڤین لە مافە سەرەتاییەکانیان بێبەشکراون. سەپاندنی سزای زیندان بەسەر ڕۆژنامەوانێک لە بەندەرلەنگا. مهرداد دەرباع ڕۆژنامەوانی خەڵکی دوورگەی قشم لەلایەن دادگای انقلابی بەندەرلەنگەوە بە 6 مانگ زیندانی تعلیقی و 100 ڕۆژ زیندانی تەعازیری مەحکوم کراوە. بە پێ راپۆرتی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، مهرداد دەرباع بە تۆمەتی بێڕەزی بە ڕێبەری بە 6 مانگ زیندانی تعلیقی و
بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام بە 100 ڕۆژ زیندانی تەعەزیری محکوم کراوە. نابراو خەلمانانی ساڵی ڕابردوو لە ڕەوتی شۆڕشی ژینا دەست بەسەر و دواتر بەدانانی وەسێقەی 3 ملیار تمەنی ئازاد کرا. گیانەدەستان و برینداربوونی 9 کرێکار لە شەنشاری ئێران. ڕۆژانی شەممە و یەکشەممە 23 و 24 بەفرامبار 9 کرێکار لە شارەکانی گەرمسەر، نەیشابور، مەشهەد، مشکینشار و ئیسفەهان بەهۆی نەبوونی منی شوێنی کاربوونەتە قوربانی. بە پێڕاپۆرسەکان کەشاوەرزێک لە گوندی قورتەپەی سەربەشاری مشکینشار بەهۆی ڕووداوی کارەوە بریندار بووە و کەشاوەرزێکی دیکە لە نەیشابور بەهۆی گیر خواردن لە نێو ماشینی کووتپاش گیانی لەدەستاوە. لە مەشهەد کرێکارێکی بەشی ئاگرکوژێنەوە لە کاتی دامرکانەوەی ئاگری بینایەک لە ئیسفەهان تووشی سووسانی جەستە بووە و بۆ نەخۆشخانە گۆزراوەتەوە. لە شاری مەشهەد 3 کرێکاری بیناسازی بەهۆی داڕمانی دیوار بەسەریاندا بە سەختی بریندار بوون. لە لایەکی دیکەوە بەهۆی تەقینەوەی گاز لە کارخانەیە چەسبی گەرمسەر 2 کرێکار گیانیان لەدەستاوە و کرێکارێکی دیکەش بریندار بوو. دووە هەواڵ خۆپشاندانی دژبەرانی شەڕ لە ئیسرائیل، ئەمریکا و فەڕەنسا. ڕۆژی شەممە 23 بەفرامبار هەزاران لاینگری فەلەستین لە ئەمریکا و فەڕەنسا دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەرتی غەزە خۆپشاندانیان کرد و هەزاران ئیسرائیلیش لە تەل‌ئاڤیڤ خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بە پێڕاپۆرسەکان هەزاران دژبەری شەڕ و لاینگری فەلەستین لە شارەکانی ڤاشنگتۆنی ئەمریکا و پاریسی فەڕەنسا ڕژاونەتە سەر شەقام و خوازیاری ڕاگررتنی شەڕ بوون. بەشداربووان بە وتنەوەی دروشم و بە بەدەستەوەگرتنی ئاڵای فەلەستین خوازیاری کۆسایی هێنان بە ژینۆسایدی گەلی فەلەستین بوون. لە تەل‌ئاڤیڤی ئیسرائیل بنەماڵەی دیلەکانی دەستی حەماس و دژبەرانی شەڕ خوازیاری ڕاگەیاندنی ئاگربەست و ئازادی عەزیزانیان بوون. شاینی باسەکە ڕێژەی قوربانیانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل گەیشتووەتە 23,843 کەس و ئاماری بریندارەکان سنووری 6,000 تێپەڕاندووە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.